ئاما بینن ئەمە ئاروونمانی ئەزانم ئەم مەسافە لێرە بۆ خواری پەراسوود یعنی هەتاوە کۆیدا یەک بست بۆ نمونە حسێوکە بۆ خۆت برایە کە نزیک زیاتر لە 30 ساڵ خیبرەی هەیە لە کەڵەشاخ وتی من خۆم حەساسیم هەبووە قورگم حەساسی هەبووە دەمێک وام ناڵام بەدەسی بینی منیش ئەکۆکم هەفتەیە و 10 ڕۆژ و مانگ هەر نەجاتم نابوو چەندێ حەبو عیلاج بکەم وتی بڕۆ کەڵەشاخکە لەم بینە کوپێ دوو کۆب وەربگرە ئینشاءڵڵا خوای گەورەی کاتە شیفا بۆت من بۆ خۆم خوای پەروەردگار بۆ شێوازە شیفایدا و خۆشم کەڵەشاخەکە بۆ خەڵکی بۆ هەر کەسێکە ئیکەم الحەمدوللا سوود وەرەگرێت و کەڵەشاخیش معلومە لای جەنابتان چەندان فەرمودەی لەسەر هاتووە و شیفایە شیفای تایە فەئینشاءڵڵا هەر کەسێک قورگی حەساسی هەیە با کەڵەشاخکە لەم نێوانەی ئینشاءڵڵا سوودی لێ وەرەگرێ و ئیتر ئەوەندە قورگی هەستیار ناوێ بۆ ئەو مادە غازیانە و ئەو مادە ترشیانە و توونانەی کە خۆی لێ مەنع کردووە خوای گەورەی کاتە سەبەبی شیفا بۆ من و بۆ هەموو ئەوانەیشی کە تاقیەکەن. سەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاه.